بناوی خوای گەورە مێرەبان مامۆستانی بەڕێزی زانکۆی سەلاحەددین قوتابیانی دەرچووی خۆشەویست کەس و کاری قوتابیان ئامادەبوانی هێژە خوشحاڵم ئەمڕۆ لەگەڵ ئێوەی بەڕێز لە 42مین خولی دەرچوانی زانکۆی سەلاحەددین هەولێر بەشدارم. پیرۆزبایەکی گەرم لە قوتابیە دەرچووە خۆشەویستەکان دەکەم و هیوای سەرکەوتن و ئومێدی دوا ڕۆژێکی گەشتیان بۆ دەخوازم لە ژیانی داهاتوویاندا. دەستخۆشی لە دایک و باوک و کەسوکارەکانتان دەکەم کە ماندووبوونێکی زۆریان کێشاوە لە پێناو ئەوەی ئێوەی خۆشەویست خوێندنەکەتان بە سەرکەوتووی تەواو بکەن. سوپاسی سەرۆک و ئەنجمەنی زانکۆ و سەرجەم مامۆستایانی بەڕێز دەکەم کە ئەرکی پیرۆزی خۆیان لە فێرکردن و پەروەردەکردنی نەوەکانمان بەجێگەیاندووە. هیوای سەرکەوتن و بەردەوامیتان بۆ دەخوازم. بە بۆنەی ڕۆژی مامۆستایانی کوردستان و جیهانیش پیرۆزبایەکی گەرم ئاراستەی مامۆستایانی کوردستان دەکەم و پێزانینی زۆرم بۆ مامۆستایانی کوردستان بەگشتی هەیە کە سەرەڕای ئەوەی بۆ چەند مانگێک وەک هەموو موچەخۆرانی کوردستان موچەی ئەوانیش دواکەوت بە هۆی نەناردنی شایستەدارایەکانی هەرێم لەلایەن حکوومەتی فدرالیەوە، بەڵام خۆشبەختانە پرۆسەی خوێندن نەوەستا و زۆربەی مامۆستایان زۆر لە خۆ بردووانە بەردەوام بوون لە ئەرکی خۆیان کە ئەمەش مایەی ڕێز و پێزانینێکی زۆرە. هیوادارم هەوڵی سارکردنەوەی مامۆستایان لە بەردەوامیدان بە ئەرکی پیرۆزیان سەرنەگرێت و هەر مامۆستایەک وەک ڕێپێشاندەر قوتابیان فێری کۆڵنەدان و خۆڕاگری بکات چونکە ئێمە کۆڵ نادەین. پێشخستنی بواری پەروەردە و خوێندن و پاڵپشتیکردن و بەرەو پێشبردننی ئاستی زانکۆ و ناوەندە ئەکادمیەکان بەشێکی گرنگە لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئاراستەی هێنانەدی گۆڕانکاری و پێشخستنی سیستەمی پەروەردە و خوێندنی باڵا کە گونجاو بێت لەگەڵ پێشکەوتنەکانی زانست و تەکنۆلۆژیا لەو سەردەمەدا. وەک چەند جارێکی تریش باسم کردووە، ئامانجی ئێمە ئەوەیە کوردستان بکەین بە کۆمەڵگەیەکی پرزانست و معریفە و قوتابیە دەرچووەکانمان تەنیا هەڵگیری بڕوانامە نەبن، بەڵکو ئامانجمان ئەوەیە قوتابیانی کوردستان فێری ئەو پسپۆری و شارەزایە بن کە بۆ پێشکەوتن و گەشەکردنی کوردستان پێویستن و دەمانەوێ ببنە پاڵپشتێکی بەهێز بۆ گەشەپێدانی ئابووری وڵاتەکەمان. هەروەها مرۆڤێکی داهێنەر و تێگەیشت و لێهاتوو بن بۆ کە بتوانن سوود بە کۆمەڵگەی خۆیان بگەینن. ڕەنگە خەمی زۆربەی دەرچوانەوە بێت دوای ئەوەی خوێندنیان تەواو کرد کارێکیان دەست بکەوێت کە ئەمەش مافێکی ڕەوایانە. هەرچەندە بەشێکی هەرە زۆری دەرچوانی زانکۆکانمان داواکاریان ئەوەیە لە دامۆدەستگەکانی حکوومەت و کەرتی گشتی داومەزرێن با بە مۆچەیەکی کەمیش بێت. هۆکارەکەش ئەوەیە کە هەلومەرجی کارکردن لە کەرتی گشتی و دەستگاکانی حکوومەت باشتر و مسۆگەرترە. بەڵام ئێمە لە ڕێگەی چاکسازیەکانمان لە یاسای کاردا کارمان کردووە بۆ ئەوەی هەلومەرجی کارکردن لە کەرتی تایبەتیش بە تایبەت لە ڕووی پاراستنی مافە یاسایەکان و دابینکردنی داهاتووی ئەوانەی لە کەرتی تایبەت کار دەکەن باشتر بکەین و هاوشێوەی کەرتی گشتی بێت. ساڵانە بە هەزاران کەس لە زانکۆ و پەیمانگاکانی کوردستان دەردەچن. بێگومان دەتوانێت حکوومەتی هەرێمی کوردستاندا نیە هەموو دەرچوان لە دەستگاکانی حکوومەت جێی بکاتەوە و دام بمەزرێنێت، چونکە بەداخەوە دەرفەتی دامەزراندن سنووردارە. بەڵام لەگەڵ ئەوەشدا هەوڵمان داوە و کار دەکەین بۆ ئەوەی دەرفەتی کار بۆ گەنجەکانمان لە کەرتە جۆرە و جۆرەکاندا بڕەخسێنین. لەم ڕووەوە حکوومەتی هەرێم هەموو ئاسانکاریەک و هەماهەنگیەک دەکات بۆ یارمەتیدانی گەنجانی کوردستان بۆ دۆزینەوەی هەلی کار، بە تایبەتی لە کەرتی تایبەت. داوامان لە خاوەنکارەکانی کوردستان کردووە کە گەنجانی کوردستان لە پێشینەی وەرگرتنی دەستی کاری کۆمپانیەکان بن و پابند بن بە بڕیاری حکوومەت کە دەبێ بەلایەنی کەم ڕێژەی 75%
دستی کاریان خەڵکی هەرێمی کوردستان بن. لە هەمان کاتدا لە ڕێگەی میکانیزمی پێویستەوە دەبێ ڕاهێنان بە توانەکانی گەنجانی کوردستان بکرێ و پەرەیان پێ بدرێت بۆ ئەوەی بتوانن لە بازاری کوردستان لە بازاری کاردا پێشبڕکێ بکەن و کاریان دەست بکەوێت. لە چەند ڕۆژی ڕابردوو پرۆژەی گەشانەوەمان ڕاگەیاند کە بە هاوکاری کەرتی تایبەت قەرزی بازرگانی بۆ بزنسە بچووک و مامناوەندەکانی هەرێمی کوردستان دابین دەکەین. ئەمەش دەرفەتێکە بۆ ئەوانەی دەیانەوێت کار و پرۆژە بازرگانیەکانیان لە ڕێگەی بانکەکانی کەرتی تایبەتەوە گەشە پێ بدەن. ئەمە بەشێکە لە پلانەکانمان لە ڕەخساندنی دەرفەتی کار بۆ گەنجەکانمان و یارمەتیدانیان. ئامادەبوانی بەڕێز. لە چەند ساڵی ڕابردوودا سەرەڕای چەندین قەیران و هاتنەپێشی دەیان کێشە و ئاستەنگ و نەناردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی فیدراڵەوە، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام بووە لە جێبەجێکردنی کارنامە چاکسازیەکانی و پێشکەوتنی باشش لە هەموو بوارەکان دەبەدیاتوە. هەر بۆ نمونە کاری باش کراوە لە بوارەکانی کەمکردنەوەی بیرۆکراسی لە فەرمانگە و دام و دەستگاکانی حکوومەت و سنووردارکردن و کەمکردنەوەی گەندەڵی و بنبەرکردنی و ڕێگەگرتن لە بەفیرودانی داهاتی گشتی و خراپ بەکارهێنانی دەستەڵات. هەروەها باشترکردنی خزمەتگوزاریە گشتیەکان و بە دیجیتالکردن و چاکسازیکردن لە سیستەمی بانکی و کارکردن بۆ هەمەجۆرکردنی ئابووری و پەرەپێدان و بایەخدان بە کەرتی کشتتوکاڵ و هەناردەکردنی بەروبوومەوەی کشتتوکاڵ بۆ بازارەکانی دەرەوە و پەرەپێدانی و بەرهێنان و دروستکردنی یەکەی نیشتەجێبوون بۆ خەڵکی کەم دەرامەت و دەیان دەستکەوتی تر. بێگومان ئەگەر حکوومەت لە دۆخێکی ئاساییدا بووایە و ڕوبەڕووی چەندین قەیران نەبایە، ئەوە بارودۆخی وڵاتەکەمان لە هەموو ڕۆیەکەوە لە ئێستا باشتر دەبوو. بەڵام ئێمە هەمیشە بە ئۆمێدەوە لە داهاتوو دەڕوانین و دڵنیام دۆخی ئابووریش باشتر دەبێتەوە و بازار زیاتر دەگەشێتەوە و دەرفەتی کاری زیاتریش بۆ گەنجانی کوردستان بەردەست دەبێت. ئێمە وڵاتێکی دەوڵەمەندمان هەیە، نەک تەنیا لە ڕووی سەرچاوە و سامانی سروشتیەوە، بەڵکو سامانێکی مرۆیی زۆر بە نرخ و نەوەیەکی گەنجی هوشیار و زیرەکمان هەیە کە دەکرێت ببنە بزوێنەری گۆڕانکاری و بنیاتنان و پێشخستنی زیاتری کوردستان و ڕۆلێکی پێشەنگ و کاریگەر بگێڕن لە بەرەو پێشبردننی کۆمەڵگە و یارمەتیدانی حکوومەتی هەرێم لە پرۆسەی بنیاتنانی ژێرخانێکی بەهێزی ئابووری لە کوردستاندا و دڵنیام ناکەونە ژێر کاریگەری هەوڵەکانی ناومێدکەر و بە گەشببینیەوە دەڕوانە داهاتووی کوردستان. دەزانم خەڵکی کوردستان چاوەڕوانی زیاتریان لە حکوومەتی هەرێم هەیە، بەڵام بێگومان بن لەوەی هەرچی لە توانامان بێت دەیکەین لە پێناو باشترکردنی بارودۆخی هاوڵاتیانمان و گەشەپێدانی زیاتری هەرێمی کوردستان. ئامادەبوانی بەڕێز. لە کۆتاییدا دەمەوێت بڵێم ئێستا کە موچە بابەتی هەرە سەرەکی باسی هاوڵاتیانمانە، بە هاوڵاتیانی خۆشەویستمان ڕادەگەینم کە هەوڵمان داوە لەگەڵ حکوومەتی فیدرال بابەتی موچە تێکەڵ بە کێشە سیاسیەکان نەکرێت، هەروەها ئاوێتەی بەشەکانی دیکەی بودجە نەکرێت و موچەخۆرانی هەرێمیش وەک سەرجەم موچەخۆرانی عێراق لە کاتی خۆیدا موچە وەرگرن. ئەوە پێشنیاری من بووە کە لە دووە سەردانیشمدا بۆ بەغدا ئێمە ئەو کاتەش گوتمان کە نامانەوێت چیتر موچە بابەتی سەرەکی هەواڵەکان بێت، مافێکی ڕەوا و سەرەکی هەر موچەخۆرێکە کە بە شێوەیەکی ئاسایی هەر مانگێک موچە وەربگرێت. بەڵام دەبینین کە خەریکە ئەم بابەتەش بە ئاراستەیەکی هەڵەدا دەبردرێت. هەرێمی کوردستان کیانێکی دەستوری ناو عێراقە، بۆیە ئەگەر موچەش لە بابەتەکانی دیکە جیا دەکرێتەوە دیسان دەبێت هەر لە ڕێگەی دام و دەستگا پەیوەنددارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دابەش بکرێت، نەک وەک ئەوەی هەندێک کەس داوایان کردووە کە بە میکانیزمێکی نادەستوری
و ڕاستەوخۆ موچەخۆران بە بەغداوە ببەسترێنەوە. پێویستە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان وەک کیانێکی فدرال پارێزراو بن و نابێت چەمکی فدرالیەت لە عێراقدا لاواز بکرێت. بەڕێزان، پێش ماوەیە کە من چوون بۆ بەغدا، زۆربەی لایەنە کوردستانیەکان لەگەڵم بوون و فراکسیۆنە کوردستانیەکانی پەرلەمانی عێراقیش پشتیوانمان بوون. ئێمە توانیمان کاریگەریەکی باش لەسەر ئاستی حکوومەتی فدرالی دروست بکەین و بگەینە هەندێک تێگەیشتن و ڕێکەوتن لەسەر چۆنیەتی چارەسەرکردنی ئەم بابەتە. بەڵام دوای ئەمام چۆن ڕۆژە بینیمان کە هەندێک کەس هەوڵیان داوە نامەیەکیان نووسیوە پێچەوانەی ئەو تێگەیشتن و ڕێکەوتنەی کە لە بینمان بووە داوایان کردووە ڕاستەوخۆ حکوومەتی بەغدا موچەی موچەخۆران بدات کە ئەمە پێشێلیکردنی مافە دەستوریەکانی هەرێم و لاوازکردنی قەوارەی هەرێمی کوردستانە. من لێرە داوا لەو لایەنانە دەکەم کە چیتر هەوڵی ئاسانکاری و ڕێخۆشکردن بە کەس نەدەن کە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان پێشێل بکەن. چیتر ئاسانکاری نەکەن بۆ ئەوەی ڕێزەکانی خەڵکی کوردستان لێک بترازن. ئێمە هەوڵێکی زۆرماندەوە بۆ ئەوەی یەک ڕێزی خەڵکی کوردستان بپارێزین، چکە پێمان وایە تەنیا بەم شێوەیە دەتوانین بەرگری لە مافەکانی خۆمان بکەین. ئێستاش دەمەوێ دووپاتی بکەمەوە کە بوونی هەر هەمومان بەوانەی کە بەم شێوەیە مامەلەش لەگەڵ بەغدا دەکەن و نامەی جیاواز دەنێرن، بوونی ئەوانیش بە هەرێمی کوردستانەوە بەندە، بە هێزبوونی هەرێمی کوردستان گەرانتیمانەوەی هەمومانە. خوا نەخواستە هەوڵ بۆ لاوازکردنی قەوارەی هەرێمی کوردستان پێش هەموو کەسێک زیان بە ئەوان دەگەینێت. هیوادارم واز لەو سیاسەتە بێنن، بگەڕێنەوە بەرەی گەل، واز لە بەرژەوەندیە تەسکەکانی خۆیان بێنن و زیاتر بیر لە بەرژەوەندی باڵای گەل و خاک و نیشتیمانەکەمان بکەنەوە. بەڕێزان، ئێمە قۆناغی سەخت و ناخۆشمان بڕیوە و ڕوبەڕووی تەحەدا و ئاڵنگاری زۆر بووینەوە و هەر نەکەوتین. بڕواتان بە خۆتان و حکوومەتەکەتان بێت، چونکە ئێمە بڕوایەکی زۆرمان بە ئێوەیە و پشتمان بەخوا و بە ئێوە قایمە. و تا خاوەن هێزی گەنجی نیشتیمان پەروەر بین، کوردستان ئاسۆی ڕۆناکە. جارێکی تریش پیرۆزبایی لە هەمووتان دەکەم و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. هەمووتان تەندروست و سەلامەت و سەرکەوتوو بن، کوردستانیشمان هەر ئاوەدان بێت.